کاتتان باش خوێندکارانی خۆشەویست. لاپەڕە 126 بەندی سێم کوردستان لە سەردەمی ئیسلام. یەکەم، کوردستان و یەکەمین پەیوەندی کورد بە ئیسلام. ئاینی پیرۆزی ئیسلام کە لە سەرەتای سەدەی حەوتەی میزانیەوە لە نیمچە دوورگەی عەرەبی دەرکەوت و پەرەیسەندووە. دواتر لە ڕێگەی باوەڕداران و لەشکرێکی ئیسلامی گەیەنرایە دەرەوەی نیمچە دوورگەی عەرەب، ناوچە دوای ناوچە و لە نێو گەلانی جیاوازدا بڵاو بووە. میلەتی کورد یەکێک لەو میلەتانە بوو کە زوو بە ئاینی ئیسلام ئاشنا بوو. بڕوای پێهێنا و پەیوەندی کورد بە ئیسلامەوە لە دوو ڕێگاوە بووە کە ئەمانن. یەکەم، پەیوەندی کەسی و سنووردار کە خۆی لە هەڵوێستی جابانی کوردیدا دەبینێتەوە، کە وەکو کوردێک بە خزمەت پێغەمبەر درودی خوای لەسەر بێت گەیشتووە و بڕوای بە پەیامەکەی هێناوە، وەکو یەک لە یاوەران ناسراوە. کوڕەکەشی کە بە ئەبوو بەسیر بەناوبانگ بووە چەند فەرمایی شتێکی پێغەمبەری گێڕایەوەتەوە و ڕیوایەتی کردووە. دووەم، پەیوەندی فراوان و ڕاستەوخۆ کە لەسەر خاکی کوردستان هەر لەگەڵ هاتنی سوپای موسڵمانان لە ساڵی 16 کۆچی دەستی پێکردووە تا ساڵی 25 کۆچی خایاندووە کە زۆربەی زۆری کوردستان کەوتە بەردەستی سوپای ئیسلام. بەڵام قایلبوونی کوردان بە ئیسلام و وەرگرتنی بنەماکانی هەر لەو ماوەیەدا نەبوو، بەڵکو دواتر چەندان ساڵ بە شوێنەی درێژەی هەبوو. کاریگەری فتوحاتی ئیسلام بۆ سەر کوردستان دەتوانین بە پوختی کاریگەریەکانی لەشکرکێشی ئیسلام بۆ سەر کوردستان لە چەند خاڵێکدا ڕوون بکەینەوە. یەکەم، لەلایەنی بیرۆڕای ئاینیەوە بوو بەهۆی دەستپێکی قۆناغێکی نوێ لە مێژووی کوردستان کە تیایدا زۆربەی میلەتی کورد بەرەبەرە لە ئاینەکانی پێشخۆیان زەردەشتی، مەسیحی، جوولەکایەتی تەکینەوە و بڕوایان بە ئاینی ئیسلام هێنا. بەمەش بنەما و زەمینەیەکی نوێ لەلایەنی ڕەوشتی و جیهانی مامەڵەی مرۆیی بۆ پێکهێنان. دووەم، لەلایەنی سیاسی دەسەڵاتی ئیسلام لە ناوچەکەدا چەسپا و لەوێدا کۆتایی هێنرا بە دەسەڵاتی ساسانی و بێزەنتیەکان کە کوردستانیان بۆ خۆیان پاوان کردبوو. بەمەش ڕێخۆش بوو بۆ دەرکەوتنی دەسەڵاتی خۆجێیی لە کوردستاندا. سێەم، لەلایەن بووە هۆی بەستنەوەی کوردستان بە دەوڵەتێکی زلهێز، دەوڵەتی ئیسلامی. بەمەش کرانەوەی بۆ کوردستان لێکەوتەوە و پەیوەندی ئابووریەکان بە تایبەتی بازرگانی گەشەی کرد و پیشە و کاری کوشت و کاڵی بژانەوەی تێکەوت. چوارەم، لەلایەنی کۆمەڵایەتیەوە پاش ئەوەی کوردستان بوو بە بەشێک لە دەوڵەتی ئیسلامی، ئیدی تێکەڵاوی لە نێوان کورد و میلەتانی دیکەی موسڵمان بە تایبەتی عەرەب زیاتر بوو. کۆمەڵێک خێڵ و عەشیرەتی عەرەبی لە کوردستان نیشتەجێ بوو. تێکەڵاوی لە نێوان ئەوان و کورداندا بوو. هەروە لەلایەنی دانیشتوانەوە ڕێژەی عەرەبان لە کوردستان زیادی کردو و هەندێک شوێنی ئاوەدانی کوردستانیان بەنێو خۆیەوە ناونە. ئێستا هەرێمە کوردیەکان لە سەردەمی ئیسلام باس دەکەین. لە سەروبەندی پەیدابوونی ئاینی پیرۆزی ئیسلام لە وڵاتی کوردان ناوێکی دیاریکراوی نەبوو کە بۆ هەموو وڵاتی کوردەواری بەکاربێ. گەشتیار و وڵاتناسانی موسڵمان و بەو جیهانی بوونا کە هەیان بوو قەڵەمڕەوی ئیسلامیان بۆ چەند هەرێمێک پۆڵێن کرد. جا لەبەرەوەی خاکی کوردان ئەو حەلە زۆرتر لە 6 هەرێمدا جێ کردوتەوە بەم شێوەیە. یەکەم، هەرێمی چیاکان بە ناوچەیەکی پان و پۆڕ و بەکێو و زەوێنراو دەگوترا کە لای ڕۆژهەڵاتی هاوسنووری خۆراسان و هەرێمی فارس و ئەسفەهان بوو. لە ڕۆژئاوای دراوسەی ئازربایجان و جەزیرە لە عێراق بوو. بەڵام لای باکووری تخوبی لەگەڵ هەرێمەکانی دیلەم و گەیلان دەهاتەوە.
لە باشووریش هەرێمی خۆزستان و بەشێکی عێراقیان پێکهێنا. ناوەڕاستی بەشی ڕۆژئاوای هەرێمی چیاکان کوردنشین بوو. لە کۆندا بە ناوچەی میدیا ناونرابوو. دیارترین شارەکانی دینەوەر قرماسین واتە کرماشان، حەلوان، شاپۆرخواست، شارەزۆر، نەهاوەند. بەناوبانگترین ئەو هۆزە کوردیانەی لەوێ نیشتەجێبوون بەرزیکانی، شازەنجانی، جۆرقان، گۆران، ماجەردانی. دووەم هەرێم هەرێمی ئازەربایجانە. ئەم هەرێمە کە بەشێکی زۆری کوردنشین بوو لە باشووردا هەرێمی چیاکان و لە باکووردا ڕووباری ئاراس و لە ڕۆژهەڵاتی هەرێمەکانی دەیلەم و گەیلان و لە ڕۆژئاوا ئەرمینیا و بەشێکی جەزیرە هەرێمەکانیان پێکدەهێنا. لە کۆندا پێیان دەگوترا ئەتروپاکان یاخۆت ئەتروپاتین. بەناوبانگترین شارەکانی تەبرێز، مەراغا، شنۆ، ورمێ. دیارترین ئەو هۆزە کوردانەی لەوێ نیشتەجێبوون هەزبانی، زرزاری، جەلالی، سۆلی. هەرێمی جەزیرە بە ژوورۆی وڵاتی میسۆپۆتامیا دەگوترا. بە تایبەتی ئەو ناوچانەی دەکەونە نێوان هەردوو ڕووباری دیجلە و فورات کە سنووری ڕۆژهەڵات و ڕۆژئاوای هەرێمەکە پێکدەهێنن و هەردوو شاری هیت و تکریت لە باشوور و ئەرمینیا و وڵاتی ڕۆم لە باکوور و هاوسنووری هەرێمی جەزیرە بوون. شارە بەناوبانگەکانی جەزیرە ئەمانن: هەولێر، مووسڵ، ئامەد، ڕۆها، میانفارقین، ڕەئسڵعەین، جەزیرەی بۆتان. زۆربەی زۆری هەرێمی جەزیرە کورد بوون، بە تایبەت کە هۆزە ناسراوەکانی بەشنەوی، حاربوختی، هەزبانی، جووبی، حەمیدی لێبوون. هەرێمی ئەرمینیا بەشی باکوور و ڕۆژهەڵاتی وڵاتی کوردان لە لای وڵاتناسانی ئیسلامی دەکەوێتە هەرێمی ئەرمینیا کە لە لای باکوورەوە وڵاتی گورج و لە باشووردا ئازەربایجان و جەزیرە لە ڕۆژهەڵاتدا هەرێمی ئاران و لە ڕۆژئاوا وڵاتی ڕۆم و باکووری جەزیرە سنوورەکان پێکدەهێنن. لە شارە بەناوبانگەکانی هەرێمی ئەرمینیا ئانی، دیبل، بەدلیس، خەڵات، وان. دیارترین هۆز و تیرە کوردیەکانی ئەرمینیا ڕۆژەکی، ڕەوادی، بوختی، زمان و کردکی. هەرێمی خۆزستان یەک لەو هەرێمە سنووردارانەیە کە لە ناوەڕاست و باکووریدا کوردێکی زۆر هەبوون کە لە لای باکووریەوە ناوچەکانی کوردستان و هەرێمی چیاکان، لای باشووری ناوچەکانی عەبادان و کەنداو، لە لای ڕۆژهەڵاتیەوە هەرێمی فارس و لە ڕۆژئاوایدا عێراق سنووری هەرێمی خۆزستانیان پێکدێنا. شارە بەناوبانگەکان ڕەم و هورمز، چندیشیاپور، ئەهواز. جگە لەو هەرێمانەی کە باسکران، کورد لە چەند ناوچەیەکی دیکەی ڕۆژهەڵاتی دەوڵەتی ئیسلام هەبوون. دیارترینیان هەرێمی فارسە، دەکەوێتە خوارووی ئێرانی ئێستا. شارەکانی شیراز و دارابجرد، ئەستەخر لە گرنگترین ئاوەدانیەکانی هەرێمی فارس بوون کە کوردیان لێبوو. بە گۆتەی مێژوونووسان لەو هەرێمەدا 500,000 ماڵی کوردان هەبوو کە پێیان دەگوترا زۆمیان زەمۆمی کوردان.
ڕاپەڕینە کوردیەکانی سەردەمی ئیسلامی. دوای ئەوەی ئاینی ئیسلام لەنێو کوردان بڵاو بووبوویەوە، کورد بوون بە بەشێک لە دەوڵەتی ئیسلامی و ڕاستەوخۆ کەوتنە ژێر کاریگەری مامەڵەی سیاسیانەی دەوڵەتی ئیسلامی. لە دوای یەکەکانی ڕاشدی، ئومەوی، عەباسی، جار بە جار لە هەندێک شوێنی کوردستاندا ڕاپەڕین دژی دەسەڵاتدارانی ئومەوی و عەباسی کران. ئەو ڕاپەڕینانە لە دوو شێوازدا خۆیان دەنوێن. یەکەم، بەشداری کورد لە ڕاپەڕین و بزافەکانی وەکو خەواریج عەلەویەکان. دووەم، ڕاپەڕین و بزافی تایبەتی کوردی کە دژی دەسەڵاتدارانی ئومەوی و عەباسی کراوە. بە پوختی لەبارەی هەر یەکێکیان دەدوین. یەکەم، بەشداری کورد لە بزافەکانی خەواریج و عەلەویەکان. خەواریجەکان گروپێکی ئاینی و سیاسی و ئیسلامی بوون. لە ململانی نێوان خەلیفە عەلی کوڕی ئەبی تاڵیب خوالی ڕازی بێت، موعاویە کوڕی ئەبوو سوفیان لەیانگری شتحقیان نەبوون. دەیانگوت حکومکردن تەنها بۆ خوایە. بە خۆیان دەگوت شوارتەکان هەر پاش دەرکەوتنێکیان پەنایان بۆ شارەزۆر برد و لەوێدا دژایەتی خۆیان بۆ ئومەویەکان دەربڕی. دیارە هەندێک لە کوردەکانی شارەزۆر لەیانگری خەواریجەکانیان دەکرد. هەروەها لە سەردەمی عەباسیەکاندا کورد لە چەند بزوتنەوەی خەواریجەکاندا دژی عەباسیەکان بەشداریان کردووە کە بەناوبانگترین بزوتنەوەی مساوی کوڕی عەبدولحەمیدی شاری بوو لە ساڵی 252 کۆچی بۆ 866 زاینی کە لە ناوچەکانی جەزیرە سەری هەڵدا. کوردەکانی دەوروبەری مووسڵ و شارەزۆر بەشداریان تێدا کردووە. سەرکەوتنی بەرچاویان لە دژی عەباسیەکان بەدەستهێناوە. سەرکردەی دیاری کوردان لە نێو ئەو بزوتنەوەیدا محەممەد کوڕی خوارزادی کوردی بووە. بەڵام عەلەویەکان کە پێشەواکانیان لە بەرەبابی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بوون، پێیان وابوو کە بۆ خۆیان شایستەی ئەوەن ببن بە خەلیفە نەک ئومەوی و عەباسیەکان. بۆیە لە ڕەوتی مێژووی ئیسلامدا بەزافی عەلەویەکان بەردەوام بووە. هەندێک جار کورد بەهۆی سۆز و دڵگەرمیەک کە بۆ عەلەویەکانیان هەبوو یان بۆ نیشاندانی ناڕەزایی خۆیان لە دژی دەوڵەت بەشداریان لەو جۆرە بزوتنەوانەدا کردووە. لە ساڵی 122 کۆچی کوردەکانی شارەزۆر بەشداریان لەو ڕاپەڕینانەی عەلەویەکان کردووە کە بە سەرکردایەتی زەیدی کوڕی عەلی لە دژی ئومەویەکان بەرپا بووە. هەروەکو کورد کە لە سەردەمی عەباسیەکانیشدا لە نیوەی دووەمی سەدەی سێیەمی کۆچی نۆیەمی زاینی بەشداریان لە بزوتنەوەیەکی عەلەویەکان لە ناوچەکانی ئازەربایجان کردووە. هەروەها قەرامیتەکان کە گروپێکی عەلەوی بوون لە نیوەی دووەمی سەدەی سێیەمی کۆچی لە ناوچەکانی کوفە دەرکەوتن. ئەوانیش لە نێو کورداندا لایەنگریان هەبوو سەرکردە جەعفەری کوڕی حەمیدی کوڕی لە ڕابەرانی ئەو بزوتنەوەیە بوو. ڕاپەڕین و بزافی تایبەتی کوردی. ئەو ڕاپەڕین و سەرهەڵدانانە بوو کە لە دژی چەوسانەوە و بێ ئاگایی و بێسەروبەری دەسەڵاتی عەباسیەکان لە نێو کورداندا باویان سەندووە. خودان و زەمینە و ئامانج بوون و سەرکردەی بەوەج دلێر و فەرماندە و ئاڕاستەکەری ئەو ڕاپەڕینانە بوون کە لە دیارترینیان ئەمانن. ڕاپەڕینی کوردەکانی دەوروبەری مووسڵ لە ساڵی 224 کۆچی واتە 839 زاینی کوردەکانی ڕۆژهەڵاتی مووسڵ لە دژی دەسەڵاتدارانی عەباسی لە ناوچەکە ڕاپەڕین. سەرکردەی ڕاپەڕین جەعفەر کوڕی میرحەسەنی کوردی بوو کە لە دژی چەوسانە و ستەم و کەڵەکەبوون و والیەکانی عەباسی لە ناوچەکەدا دەکرا. چیای داسن مەڵبەندی بەرخودانی کوردانی ڕاپەڕی بوو. خەلیفەی ئەو کاتی عەباسیەکان ئەلموعتەسەم دەرکی بە مەترسی ڕاپەڕینەکە کردووە. سەرکردەیەکی بە ناوی عەبدوڵڵای ئەزدی بۆ سەرکوتکردنی ڕاپەڕیوەکان ڕەوانەی مووسڵ کرد کە لە چیای داسندا لەگەڵ کوردان جەنگا و سوپاکەی شکستی هێنا بۆ خۆشی واتە عەبدوڵڵای نەزدی کوشتە. ئەو ڕاپەڕینە تا ساڵی 227 کۆچی واتە 842 زاینی بەردەوام بوو. لەو ساڵەدا لە بەرامبەر لەشکری زۆر و زەبەندی عەباسیەکان کوردە ڕاپەڕیوەکان پاشەکشەیان کرد و ئومێدی سەرکەوتنیان کەم بووە. بۆیە سەرکردە جەعفەر خۆی نەدا بەدەستەوە و خۆی ژەهەر خوار کرد. بزوتنەوەی شەدادی کوردی
ناوچەی حەسینە زاخۆ و بۆتان لە ساڵی 281 کۆچی 894 زاینی بەسەرکردایەتی شەدادی کوردی لە بەرامبەر دەسەڵاتدارانی عەباسی ناوچەکە ڕاپەڕی. کوردێکی زۆر لەو بزوتنەوەیەدا بەشداریان کرد و ژمارەیان بە 10,000 کەس مەزن دەکراوە. لەبەر ئەوەی مەترسی ئەو ڕاپەڕینە زۆر بووە، بۆیە خەلیفەی عەباسی ئەلموعتەزید بۆ خۆی ڕاپەڕیوە کە سەرکردایەتی سوپای عەباسیەکان بکا و توانی کۆتایی بۆ ڕاپەڕینە بێنێت.